بەداخەوە ئێمە بەهۆی دەست و دەممانەوە بەهۆی بێتەحەمولیمانەوە گوناه و تاوانێ زۆرمان هەیە بۆ قیامەت کە ئاگاشمان لێی نییە. لە قیامەت هەمووی ناو نامەی کردەوەکانمانەیە، سوێن بەخوا لە بیرمان نییە، بەس نووسراوە ئامادەکراوە. چۆن ئاگاداری خۆمان بین کەسێک دەکوژرێ، کەسێک بوختیانی بۆ دەکرێ، یەکسەر دەستخۆشی لە خەڵکی نەکەین. فڵان کەس کوژرا دەستی خۆش بێ، یەکدە کاکە بوەستە بزانە سەر چی کوژراوە، بزانە بۆچی کوژراوە، دەستی خۆش بێ، دەستی سەوز بێ، وەڵا ئیشێ باشی کرد. برای بەڕێزم ئاخر زانیت پێغەمبەری خوا چی دەفەرمێت صلی الله علیه وسلم؟ با گوێ بگرین، پەلە نەکەین لەم مەسەلانەدا. کاتێک کەسێ درۆیە دەکات، بوختیانێ دەکات، کەسێ دەکوژێ، زوڵمێ دەکات، یەکسەر شایەتی بۆ نەدەین. کابرا لەسەر فڵان شت کوژرا، دوای هەفتەیە مانگێ دەرەکەی لەسەر ئەو مەسەلە نەبووە، تۆش تاوانەکە بۆ نووسرا، تازە لەسەرش لا ناچێ، قەرزاری ئەو مردووە بووی بۆ قیامەتت. قوڕت کرد بەسەر خۆتا، تازە نەماگەردنت ئازاکە. خەڵکێ چەند کەس ئیعدام کراوە، دوای ئیعدامەکە سەکەن بێتاوانە، ڕەمی کراوە بێتاوانە، 20 ساڵ 30 ساڵ سجن کراوە سەیکەن دوای بێتاوانە و یەک تاوانێکی لەسەر نییە، هەر لە زوڵمی لەکراوە. کەواتە ئاگاداری خۆت بە لە فڵان کەس کوژرا، یەکسەر دەستخۆشی لە خەڵک مەکە.